بەڕێزان ئەندامانی سێمین کۆنگرەی دەرگەی ئازادی کۆمەڵگەی کوردستان میوانە بەڕێزەکان بە ناوی ئەندامانی دەستەی دیوانی سەرۆکایەتی سێمین کۆنگرەوە پیرۆزبایی ئەم کۆنگرەی لە هەموو ئەندامان و لە هەموو ئازادی خوازان لە هەموو دیموکراتی خوازانی گەلی کورد و جیهانیش دەکەین. سوپاسی بەڕێزتانەکەین بۆ متمانەدانمان بۆ ئەوەی کە لەم کۆنگرەیە بتوانین کۆنگرەکە بە ڕێکخراوێکی بەڕێوەبرین. لە بەرامبەر هەر چەشە ڕووداوێکی سیاسیدا خوێندنەوەیەکی مێژووی و ڕاست و زانستیانەمان هەبووە، واتە لە خوێندنەوە سیاسیەکاندا خاوەن بۆچوون و هەڵدەستی تایبەت بە خۆمان و جیاواز و جێگرەوە بووین. لەسەر هەڵدەستەکانمان زۆر جار کێشەمان بۆ دروست دەکەن، بەڵام ئەمە نەیتوانین پاشکەسمان بکاتەوە لە بۆچوون و هەڵدەستی سیاسیمان. هەروەها بەستنی کۆنگرەی دووەم بە ئامادەکاریەکی باش بەڕێوە چووەکە لە بواری سیاسی و لە خستنی دەنگدانەوەیەکی باشی هەبووە. دەستەی هاوسەرۆکایەتی بە شێوازێکی ڕێکوپێک هەر 500 جاری کۆبوونەوەی ئاسایی خۆی بەڕێوە بردووە. هەوڵ دراوە کە ئەم دەستەیە بەپێی پێوان و پرەنسیپەکانی پارەتیما ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت. ئەگەر وەک پێویستیش لەبێت هەوڵ دراوە وەک دەستگایەک بەجێ بکرێت. بەڵام هەم لە بوون بە دەستگا لە سیستەمدا، هەم لە بواری سیاسی و لە خستنیدا وێ ڕای هەوڵ و تێکۆشانمان لە ئاستی خواست و داخوازی خۆماندا نەبووین، تا ببین بە پردێکی پەیوەندی زۆر باش و سەرکەوتوو بۆ سیستم و کۆمەڵگە و دەستەکان، ئەنجومەنی هەرێمەکان و ئەندامان. ئەمەش جێگای ڕەخنەداییە. بیمارنامەی کۆنگرەی سێم دەواازە. لەم سەردەمەدا کۆمەڵگەی مرۆڤایەتی لە نێو گێژاوێکی پوڵ و هەمەلایەنی مەترسیداردایە. هۆکاری گرچینەی ئەو گێژاوەش سیستەمی باڵادەستی دەسەڵاتدارێتیە لە جیهاندا کە ئیدی لە ڕووی زیهنی، سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی و چاندیەوە توانای چارەسەری پەیران و گرفت و کێشەکانی خۆی و کۆمەڵگەی نەماوە و لە هەموو ڕوویەکەوە بە بنبەست گەیشتووە. بۆیە لە پێناو لە سەرپێمانەوەی خۆیدا وەکو سروشتی ئەو سیستەما پەنای کردوتە بەر توندوتیژی و تیرۆر و شەڕ و پێکدادان. ئەمەش وای کردووە لەم خۆناقەدا زۆربەی جوگرافیای گۆی زەوی بە شێوە و ئاستی جیاواز لە نێو شەڕ و پێکدادانی خوێناویدا بێت کە دەکرێت لە ئەمڕۆدا وەک جەنگی جیهانی سێم وەک جەنگی سێیەمی جیهانی بەناوی بکەین. لە ئاکامی ئەمەدا تیرۆر و کۆمەڵکوژی و کۆچبەری و ئاوارەیی و وێرانکاری و کردانی ژینگەیی، هەژاری و بێکاری، ناداری، کۆمەڵایەتی و قاتووقوڵی بژێوی و چەندین دەرەنجامی دیکەی لەکەوتێتەوە. ئێدردۆخی ئێستای کۆمەڵگەی مرۆڤایەتی گەیشتۆتە ئاستێت کە چیتر بەرگەی ئەو هەموو قەیران و کێشە و کارەساتانە ناگرێت. بۆیە لە ئێستادا مرۆڤایەتی لەنێو گەڕان و تێکۆشاندایە بۆ ڕزگاربوون لەو گێژاوەی کە پێیدا دەگوزارێت. تێکۆشانی کەمگەرە ئازادی خوازەکان، دیموکرات خواز و سۆسیالیستەکان، ئەنارشیستەکان، ڕێکخراوەکانی ژنان و ژنگە پارێزان، ئەتنیک و گەلانی ژێردەست، کەسایەتی ئازادی خوازەکان بەرچاوترین بەشی ئەو تێکۆشانانن کە خوازیان لە ڕزگاربوونن لە سیستەمی پاوەندخوازی مۆدێرنیتەی سەرمایەداری جیهانی. ئێمە بە حەسەب یاسای پارتە سیاسەکان لە عێراق ئەبێ سەرۆکە بێ هاوسەرۆک نییە. ئێمە وەختی خۆش لەگەڵ کۆمیسیۆن هەوڵماندا کە ئەمە جێگەت بکەین بەس لەبەر یاسایەکە لە پەرلەمان عێراق دەرچووە، یاسای وە خۆی ماوەتەوە هەموو حیزبەکان سەرۆکیان هەیە، بەس لەبەر ئێمە وەک ڕێخستن سیستەمی هاوسەرۆکیمان پێڕۆ کردووە، بۆیە ئیسەمی ئێمە هەڵبژاردن بۆ سەرۆکەکەین، دوای بۆ جێگرەکەی، بەس بۆ ڕێخستن ئەبنە هاوسەرۆک. سپاس بۆ هەواڵی کە پێشنیاری ئێمەیان کردووە. هیوادارم هەواڵی تر خۆیان نەکشێنەوە، لەبەرەوەی ئێمە خۆشە کێبڕکێیەکی دیموکراتی دروست بێت بۆ کۆنگرە بڕیار بدا. ئێمە بێگومان هەواڵان دەزانن کە بەڵێنێکمان داوە و لە ماوەی ڕابردووشدا لە دامەزراندنی دەرگەری ئازادیەوە هەتا ئەمڕۆ بۆ خولەکێکیش بە دوودڵی لەناو تێکۆشانەدا نەمانێنێتەوە بۆ بڕیارمان هەیە و بەدەیان جار لەسەر تەرمی پیرۆزی شەهیدەکانمان، شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان سۆز و بەڵێنمان داوە ڕێگەی ئەو شەهیدانەی کە ژیانێکی ئازاد و دیموکراتیان بۆ گەلەکەمان و تەواوی مرۆڤایەتی خواست بەردەوام بکەین. لەو چوارچێوەیەدا ئەو متمانەیەی کە هەواڵ پێشنیاری ئێمە بکات ئێمە نایشکێنین و دنیایەک خەون و ئاوات و پێشنیار و پرۆژە لە دڵ و مێشک و دەروونمانایە کە ئامانجمانە لە قۆناغی داهاتوو لە دوای ئەم کۆنگرەدا
بەجی بهێنین و دەبێت خۆمان بەرپرسیار بهێنین بەرامبەر بۆنامە بەجیوێکی تردا هەواڵان ئەگەر ئێستا دۆخی ناوچەکە بەگشتی عێراق و هەرێمی کوردستان لە دۆخێکدا وایە و ژیانی ئازادی خوازان لە دۆخێکدا وایە ژیانێکی ئارام و سیاسەتێکی دیموکراتی ڕەنگە ئێمە حەزمان بکردایە لە پشتی پشتەوەی ئەو تێکۆشانە بین بەڵام ئەمڕۆ ڕێگاکە پڕ لە دەنگ و چەڵەمەیە بۆ ئازادی خوازان بۆیە خۆمان بەرپرسیارە بینین لەوەی کە خۆمان نەکێشینەوە من ئامادەم هەر کۆنگرە پێمان بسپێرێ بە هەموو ئەو بیر و باوەڕەی کە هەمانە جێبەجێ بکەین. سپاس بۆ هەواڵانی کۆنگرە ئەو هەواڵەی پێشنیاری کرد لە ئێستادا هەواڵان زۆر بە دوور و درێژی ئەویان کرد پێم وانییە خۆناسانترێک پێویستی بە و زیاتر ئەو دوور و درێژیە هەبێت من لەم قۆناغەدا ناتوانم بۆ هەر ئەرکێکی تر ئەگەر کۆنگرە پێ بسپێرێ من ئامادەم و سەرکەوتوم سپاس پیرۆزبایی سێمین کۆنگرەی تەڤگەری ئازادی لە تەواوی ئەندام کۆنگرە و هاوسەرۆکان و دایکی شەیدان و پیرۆز دەکەم تەڤگەری ئازادی لە وەڕێژەیەکی زۆر باش احتمام و ژنانەدا و لە گشت حیزبەکان باشتر ڕێخستن ژنان لە ناو تەڤگەرا بەڕێوە دەچێت و ژن ئازادی خۆی بەرچاوکردە لە ناو تەڤگەرا زۆر بەباشی ژنان خۆیانیان دۆزیێت و لە ناو تەڤگەری ئازادی بە گشتی لە گشت هەرێمەکانە سیستەمی هاوسەرۆکایەتیە هاوسەرۆکی ژنان هەیە و ڕێژەیەکی پاش ژنان لە ناو تەڤگەران دەستخۆشیان لێکەم ئەو باشی چالاکی خۆیانەکەن و کاری ڕێخستنی خۆیانەکەن هیوادارم لە داهاتوودا بچێتە گشت ماڵەکان گشت ئەندامە خەڵک گشتی بێتە ئەندامی تەڤگەر و باشی ڕێخستن خۆی بکە و بێتە نمونەیەک لە ناو حیزبەکانی باشوورە هەم بۆ ژنان و هەم بۆ گەنجان وە گشتی ڕێخستنێکی توخمە ڕێکخەن و باشتر کار و خەباتی خۆیان بکەن و نێوبوونەوەی خۆیان بە سەرکەوتی نێو بکەنەوە.